لە گەرمەی شەڕەکە بڕێکی زۆری مەسفاکانی کوردستانیش و هاوشێوەی مەسفاکانی عێراق پەکیان کەوت لە ئیشکردن هەرێکەوە بە سەبەب ئەمانی کوردستان زیاتر ترس و قەلەقی ئەبنی و بردومانکردنیان نەبوو لەلایەن ئێران یا گروپە چەکدارەکانی سەر بە ئێران ئەوانەی خوار لەبەر هۆکارێکی دیکە ئەواندایان خست لەبەرەوە بوو کە شوێنیان نەمانەوتە ڕەشە پاشماوەی مەسفاکانی تێبکەن. ئێستا شەڕ تەواو بووە، بەشی زۆری مەسفاکان لە کوردستان و عێراقا ئیشەکەن و هاوکات پێرێ داناغاز خۆی بەیاننامەیەکی بڵاو کردووە لە بەیاننامەکە ئاڵێ ئێمە بەرهەمهێنانی غازمان دەست پێ کردووە وەکو خۆی هەموو شتێک گەڕاوەتەوە وەکو دۆخی پێشەڕ غاز بەرهەمهێنان و لە کۆرۆمۆر دەستی پێ کردو ئیشکردن نۆرماڵ بۆ تۆ. ئیتر کە غاز گرانە ناگاتە دەست خەڵک لە کوردستانە بەشێکی علاقەی بەوە هەیە ئێستا لە ناوەڕاست و باشووری عێراق خواستێکی زۆر بۆ غازەیە، غاز زۆر گران بووە لەوێش، ئێستا ڕێک لەوێ ئەزمەی غازە بۆیە وا تەسەوڕەکرێت کە بەشێکی ئەو غازەی کە ئەبێ لە کوردستانە بفرۆشرێ ڕەنگە بۆی ببرێ یا بۆ شوێنانی دیکایگینا وەکو سەردەمی پێش شەڕەکە ئێستا غاز لە کوردستانە بەرهەمێنرێ بۆ گرانە ئەبێ بە پێی ڕێکەوتن نەدەبوو لە 160 بۆ ناوخۆنیە بە نرخی پاڵپشت کراوە ئەو غازە 1000 و بڵین چەندتەن 1000 تەن LPG بەرهەمێنرێ ڕۆژانە ئەمە ئەبێ بۆ بەکاربردنی ناوخۆ بێ 600 تەنی بۆ ناوخۆ بێ وایە ئەمە ئەبێ بۆ بەکاربردنی ناوخۆ بێ لە کوردستانە ئەو بەشێکی بە نرخی مەطعوم ئەدرێتە خەڵک بەشێکی دیکەشی بە شێوەی بازرگانی ئەفرۆشرێ. بەڵام ئیتر ئێستا وەزعێک دروست بووە ئەمە ناگاتە دەست خەڵک بۆ ئەمە بە قەناعەتی من مەسئولیەتی حکوومەتە بێجابی ئەمە بنەوە چونکە کە تۆ سیستەمێکە ڕێکەوتی لەگەڵ کۆمپانیای سەرکاری پرۆژەکە بێ بە نرخی مەطعوم دیاری دابینی بکا بۆ خەڵک. ئێستا ئەو غازەکە بەرهەمێنرێ بەلای زۆرە کۆمپانیەکەش دیاریەکە بەس ناگاتە دەست خەڵک کەواتە خەلەلێکەیە لەو شوێنەی کە غازەکە بەرهەمێنرێ تا ئەو شوێنەی ئەکە ئەگاتە دەست خێزانەکان خەلەلێکەیە لەم بەینە ئەو غازە نامێنێت لەکوێ ئەفرۆشرێ بۆ چ بازارێکە برێ ئەبێ حکوومەت جابیان پرسیارە باتەوە ئەمە گەندەڵێکی گەورە لە ئارایە ئەکیت.